بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. صلاة والسلام ورحمة خواهي گەورەتان لەسەر بێ خوشکەوەرانی بەڕێز و خۆشەویستم خۆشحاڵین و سپاسگوزاری خواهی گەورەین لەسەرەوەی کە لە بەرنامەیەکی تایبەت لە خزمەت قورئانی پیرۆزدا لە خزمەتتاندا دەبین ئینشاءالله بەرنامەیە کە جیاواز لەگەڵ بەرنامەکانی تر دەبین ئینشاءالله کە لە باس و خواست و لە خزمەتدابوونی قورئان مامۆسان و ئەزیزان و دۆستان و خۆشەویستانی تر پێشکەشیان کردووە. دەکرێت بڵێن بابەتێکە ئەگەر وا تەعبیری لێ بکەین وا دەقیق بێ ئەو بێ کە بڵێن زۆر بە کەمی قسەی لەسەر کراوە. ناومە لە بەرنامەکەمان ناو وشە قورئانیەکان و جیاوازی لە جوانیاندا باسی ئێمە لەم بەرنامەیەدا لە خزمەتتاندا باس لە جیاوازی وشەکانی قورئان دەکەین. خۆی تەبارەک و تەعالا کە ئەلحەکیمە و کاربەجێیە و ئیش لە جێیە حتمینە ئەم وشانەی کە لە قورئاندا بەکارهێناون هەمووی مانە و مەبەستی خۆیان لە پشتە. ئێمە لە زینجەرە بەرنامەیەک لە خزمەتتا دەبین ئینشاءالله تعالا بۆ ئەم باس و خواسە گەورە و گرنگ و پیرۆزە. بەندا مامۆستا محەممەد پشداری لە خزمەتتاندا دەبم لەگەڵ جەنابی مامۆستا حوسێن ئاغا پشتیان بەخوای گەورە بەیەکەوە تاوتی ئەم بەرنامە دەکەین و ئەم بابەتانە دەکەین بە ئومیدەوەی خوای گەورە تەوفیقمان بدە کە شتی جوان و باش و جوان هەڵێنجین لە کەلامەکەی خوای تەبارەک و تەعالا و ببێتە مای سوود و کەڵک بۆ جەنابتان. جەناب مامۆستای بەخێر بێ. سپاسان دەکەین خی گەورە پاداشتی بەخێتان داتەوە. سپاسان خی گەورە زای جەنابتاندا ئینشاءالله. مامۆستا شتێک و پێشەکێکمان بۆ باسکەی لەسەر ناوەڕۆکی بابەتەکە باش دەبێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. يا ربنا وفقنا لكل ما تحبه وترضاه، جنبنا من كل ما تبغض وتنهاه. يا ربنا علمنا بما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. سپاسی بەڕاستیشتان دەکەین مامۆستای بەڕێز لەسەر ئەم بابەتە هەستیارە گرنگە کە بەڕاستی جێی خۆیەتی هەڵوێستیشی باشی لەسەر بکەین بە تایبەتی موسڵمانان لەم بابەت لەم بوارەیە شارەزایەکی باشیان هەبێ. ئەوەی کە باستان کرد وشە جوانەکان بە مانە جیاوازەکانەوە ئێمە کە سەیری قورئان دەکەین لەم سەری قورئان بەو سەری قورئان ئەم جیاوازیە دەبینین. من ناشتوانین حەق بە تێگەیشتن و فەهمی قورئانی بدەین ئەگەر شارەزای ئەم جیاوازیانە نەبین. تا ئێستا بۆ نمونە وشەی ئوسوە و قودوەمان هەیە ئەخەڵ مامۆستایانیش دەڵێن پێشەنگ پێشەوە جیاوازیان چییە؟ یعنی ئەگەر ئێمە نەتوانین ئەم جیاکاریە بکەین و کاتێ لە ڕوحی قورئان تێناگەین، کاتێ ناتوانین لە مەبەستە حەقیقەکانی قورئان تێبگەین. کەواتە مامۆستا زۆر شت هەیە وەکو مڕادیف هاتوۆتە بەرچاومان بەڵام لە حەقیقەتدا مڕادیف نین. نەخێر کۆ جەناب فەرموود ئوسوە و قودوە. ئێمە وشەمان هەیە بۆ نمونە نیعمە و نەعمە. تەنها یەک جیاوازیان یەک فەتحەیە بە جیاوازی، بەڵام لە ناوڕۆکە جیاوازیان بەقەدەر ئاسمان و ڕێسمانە. جوانە. یعنی هەر مامۆستایەکیش کە گوێی لێ دەگری دەڵێ ئەمە باسی نیعمەت دەکە ئەو خۆشی و نیعمەتانی کە خوا گەورە دەدا بە ئینسان. ئێستا بۆ نمونە ئەم نیعمەتە ئەگەر بە کەسرە بێ ئەوە مای خۆشی و بەختەوەری و خێر و بەرەکەت دەگەێنێ، بەڵام بە فەتحە بێ مای بەڵاو موسیبەت دەگەێنێ. ئەمە نیعمەتێکە بۆ کافران کە مای غەزەبە بووان لە جیاتی نیعمەت بێ دەبێتە نیقمەت. هەروەها زۆر شتی ترمان هەیە لە قورئاندا. خوا گەورە یارمەتیمان بدە دەچینە خزمەت ئەم باس و خواسە گەورە و گرنگە بە ئومیدی خوای گەورە یارمەتیمان بدە کە زۆرترین حەق بدەین بەم بابەتە پیرۆزە. لە ڕاستیدا من ناتوانین حەقی 100% پێ بدەین. وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. أما تنا پێغەمبەری ئازیز صلوات و سلامی خوا لەسەر بێ دەتوانێت حەق بە تەفسیر و تەفسیل و مانە و تەدەبڕات و تەئەمولاتی وشەکانی قورئاندا، بەڵام ما لا يدرك كله لا يترك جله. ئەگەر هەموو حەقیش نەتوانین پێ بدەین ئینشاءالله ئەوەندەی کە حد الإمکان بتوانین لە خزمەتتان دادین بۆی لە ئەم بابەتە هەموو لایەکمان سوود و کەڵک و چێژ ببینین. مامۆستای بەڕێز پێم خۆش بوو لە دەستپێکی بابەتی ئەڵقەی یەکەممان باسی شەیتان بکەین لەعنەتی خوا لەسەر بێم. معلومە کە شەیتان هۆکاری دەردەسەری و ناڕەحەتی گەورەی ژانی مرۆڤە و دەستپێکی دژایەتی و عەداوەتی لەگەڵ مرۆڤەکان لەگەڵ باوکی مرۆڤەکان بە کە ئادەم بووە سەڵات و سەلامی خوا لەسەر بێ. حەزم کرد باسێک لە شەیتان بکەین. طبعا لە قورئاندا خوای گەورە وشەی شەیتان و وشەی ئیبلیسی بەکارهێنەوە.
ئێمەش دەمانێت لە وردەکاری و لە جیاوازی و لە جوانەکانی ئەم وشانە بەهرەمەند و سودمەند ئینشاءالله. ئەگەر جەنابەت باسێک بفەرمووی لەسەر شەیطان چییە و ئیبلیس چییە و چ جیاوازێک لە نێوانیاندا هەیە و چ خاڵێکی هاوبەش لە نێوانیاندا هەیە؟ بەڵێ دیارە وەکو وتمان هیچ شتێک لە قورئاندا بۆ تکرار نەهاتووە، هەر شێ و مانای خۆی لە شوێنی خۆی لە سیاقی خۆیدا دەدات. خوای گەورە بۆ شەیطان ئیبلیسی هێنا و شەیطان و شایاتینیشی هێناوە، بەڵام ماناکانیان جیاوازە. ئیبلیس وەکو کاراکتەرێکی سەرەکی، وەکو کەسایەتیەک کە ڕۆڵی تەمەڕود و سەرکەشی و لاڕێی بینیوە، خوای پەروەردگاریش وەکو حکمەتێک بۆ تاقیکردنەوەی مرۆڤەکان دروستی کردووە. ئەمە وەکو هەندێک کە دەڵێن ئەبوو شایاتین، کە دەڵێن باوکی شەیطانەکان بووە، یان ئەبوو الجنە یا ئەبوو الجن. بەڵام جنیش طبعاً لەناو جنەکانیشە ئەمانە کە دەڵێن زۆر جار خەڵک بە جنەکان دەڵێن شایاتینی، بەڵام هەموو جنێک شەیطان نییە، بەتەکیت و هەموو شەیطانێکی جن نییە. ڕاست. ئەنی ئەمە لێرە ئێمە دەبێت جیاوازی بکەین. واتە ئیبلیس سەرەکەیەتی ئەسڵی جنە، کە ناوی خۆی وەکو ناوەکەی وەکو کاراکتەرەکە ناوی ئیبلیس بووە. وەکو چۆن ببوورەمەوەسە وەکو چۆن ئادەم باوکی مرۆڤەکانە، ئیبلیسیش باوکی جنەکانە. بەڵێ ئیبلیس خودی ناوەکەی خۆی لە دوو ناوی هەیە. خودی ئیبلیس لە بەلەسەوە هاتووە، یعنی سەرکەش، لاڕێ، تێپەڕێنەر، هەموو ئەو ناوانەواتە کەسێک بووە لەوە هاتووە. هەندێکیش دەڵێن لە ئیلباسەوە هاتووە. ئیلباس واتە بە بەرگداکردنی حەق بە ناحەق، ناحەق بە حەق. شتەکان لێمە تەلبیسونە الحەق بالباطل، بۆچی حەق لە ناحەقەوە دەپێچن؟ بۆیە شوێنکەوتانی ئیبلیسیش ئەمڕۆکانە هەمان شێواز بەکاردێنن. شتە جوان و چاکەکانت لێ ناشرین دەکەن، بەرجێشکت بۆ بەبەردا دەکەن، بەعەکسیشەوە ئەوی جوان و چاکیشە لێ ناشرین دەکەن. کەواتە ئیبلیس باوکی جنەکانە، باوکی جنەکانە، و ناوی سەرەکی خۆشێتی و کەسایەتیەکە، ناوی خۆیەتی جوانە. کەواتە ئەی شەیطان، کەواتە شەیطان سیفەتە بەکارهێنراوە بۆ جن. واتە جنێک ئەگەر بێباوەڕ بێ شەیطانە، بەمانای شەیطانە یعنی شەڕەڕە، واتە شەڕانگێزە. ناوی خۆشی بەخۆی و هەر وەکو چۆن ئیبلیسەکەش اسم يدل على المسمى. بەڵێ شەیطان یعنی تەنها کورت هەڵ نەهاتووە لەسەر شایاتینی، لەسەر جن، یان بڵێن لەسەر ئەو جنسەی کە نادیارە. خوای گەورە دوو مەخلوقی دروست کردووە. مەخلوقێکی دیار پێی دەوتێ ئینس، مەخلوقی نادیار پێی دەوتێ جن. بەس ئەسڵی ئیبلیس کانە من الجن ففسق عن ئەمر ربی. ئەسڵەکەی لە جنە، لە ئاگر دروست کراون، بەڵام لە بۆ ئیبلیسە ینی ففسق عن ئەمر ربی، واتە لە فەرمانی پەروەردگار دەرچوو. ئەوەی کە خوای گەورە فەرمانی پێکردووە نەیکردووە. و هەموو ئەوانەشی کە بە ڕێگەی ئەودا دەڕۆن، ئەوە لاڕێن، سەرکەشن، هەمان سیفەت وەردەگرن، هەمان سیفەت وەردەگرن. بۆیە خوای گەورە فەرمێ شەیاطین الئینس والجن. ئیبن جەریر تەبەری ڕەحمەتی خوای گەورەی لەبێت لە تەفسیرەکەیە دەڵێ شەیطان چییە؟ كل متمرد من الجن والإنس والحيوان فهو شيطان. هەموو یاخی بوویەک لە فەرمانی خوا، سەرکەشێک لە فەرمانی خوا، چ ئینسان بێ ئەوە شەیطانە، چ جن بێ، چ حیوان بێ. حیوان خۆ مەأمور نییە بەوەی کە داخوازی سەر نییە، بەڵام دەڵێ ئەم ئیبن جەریر دەڵێ لەبەر ئەوەی خوای گەورە هیچ مەخلوقێکی بەبێ هۆکار دروست نەکردو. ئەم ئاژەڵەی کە دروست کردو ئەرچێکی پێداوە. بۆ نمونە گوێ درێژێکە دەبێت بارێک بارکە، مانگایەکە دەبێت شیر بدە، ئەگەر ڕێگەی نەدا شیر بدە، ئەگەر نەهێش بارەکەی لێ بارکەی، ئەمیش لە شوێنی خۆیدا شەیطانە، ئەم سیفەتی وەرگرتووە. جوانە. کەواتە مۆسا ئەو کاتی کە خوای تەبارەک و تەعالە فەرمان دەکات بە فریشتەکان سەجدە بۆ ئادەم بەرن، ئیبلیس لەگەڵ فریشتەکاندا بووە، بەڵام جن بۆ نەوەکو فریشتە بێ. سنە زۆر کەس هێوا دەزانێت کە خوای تەبارەک و تەعالە لە ئاەتەکاندا کە باسی ئەو ڕووداوە دەکات، وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس أبى واستكبر وكان من الكافرين إلا إبليس كان من الجن ففسق عن أمر ربه. ئاەتەکان دەڵێن مادەم خوای گەورە فەرمێ گوتمان بە فریشتەکان، کەواتە ئەویش هەر فریشتەیە. لە ڕاستیدا ئەمە شتێکی زۆر جوان تێدا ئەمە وەسا لێرە. یعنی ئێمە کە سەیر بکەین
جن و ئینس مخەیەرن بەڵێ بەڵام غەیری ئەوان هەمووی مسەیەرە بەڵێ هیچیان نابێت بێفەرمانی خوا ناکە ڕاست بەڵام ئەم بۆ لێرە سەرپێچی کرد هەر ئەو سەرپێچیە بەڵگەی لەوەی کە لە مەلایکەتان نەبوو لەبەرەوەی سەرپێچی کرد ئەوان ئەگەر فریشتە باە لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. ئەوسا شتێکی تریش ئەگەر طبعاً معلومی بەڕێستە کە قورئان یەکەم هەنگای بۆی لە ماناکەی تێبگەین تەفسیر القورئانی بالقورئانە وەکو مابی ابن تەیمیە دەفەرمێ غەیرێ و لە عولەما فەرمیانە دەستپێکی یەکەم لە 6 ڕێگاکانی ماناکردنی وشەکان و ئاەتەکانی قورئان دەبزانین قورئان خۆی بەعزێ لە ئاەتەکانی تەفسیر یەکتر دەکەن بۆ نمونە ئەگەر ئەم باسە بۆی حەزم کرد تۆزە لەسەر ڕابۆستین چونکە زۆر کەس لە مسلمانە تا ئێستا وا دەزانێ شەیطان کاتی خۆی فریشتە بووە چونکە مادەم دەفەرمێ إذ قلنا للملائكة کەواتە ئەویش هەر لە فریشتەکان بووە لە ڕاستیدا وەکو مابی حەسەنی بەسری و غەیری ئەو لە عولەما فەرمیانە بۆ چاوتورکانێک شەیطان ئیبلیس فریشتە نەبووە بەڵکو جن بووە بەڵام لەبەر ئەوەی کە خاوەن عیبادەتێکی زۆر و خاوەن عیلم و عەقڵێکی زۆر بووە خوای گەورە لە ڕێزدا خستوویەتە گەڵ فریشتەکان و فەرمانی پێکردوون ئەگەر ناوە لەقەد خەلەقنا الئینسان من صلصال من حەمەء مسنون کە خوای گەورە ئینسانی دروست کردووە بەڵام وەالجان خەلەقناه من قبل من نار السموم کەواتە جنمان پێش ئینسان لە بڵێسێ ئاگر دروست کردووە دەفەرمێت جنمان لە ئاگر دروست کردووە ئەو کاتەش کە خوای گەورە دەفەرمێ قال یا ئیبلیس ما لەکە ئەلا تەکونە مع الساجدین ئەی ئیبلیس تۆ بۆچی لە ڕێزی سەجدە بەراندا نەبووین دەڵێ قال لم أكن لأسجد لبشر خلقته من صلصال من حمأ مسنون تا آتكي سورة الأعراف فرمي شيطان قوتي قال أنا خير منه من لآدم تشاكترم بوي سزي بنابم خلقتني من نار وخلقته من طين منت لآقر دروس كرده أبد لا قر دروس كرده كواتا شيطان خوي ضل مد لآقر دروس كرده خوي قورس لباسي جنة كان ده فرمي لآقرم دروس كردون وهو جنابت فرموت فريشته بفرماني خواناك لا يعصون الله ما أمرهم كثير هي ما مساجان ليرة دا إما كسي آتكان دكين حقيقتك ما بودر دكيوت كأوي الشيطان مالي شيطاني بيويران بو طبعا وقتي خوي قورا آدم اشتاق كردوا شيطان اشتاق كردوا أمري بهدو شان كرت بيان فرمي لا تقربا هذه الشجرة أيش فرمي أسجد لآدم اسجد لآدم أمريشي شكانت نهيشي شكانت بەڵام ئیشیان خەتەرترا ئەمیان بابەتی شەهەوات بوو ئەو دارەی مەخۆ واتە شەهوەتی بەسەریدا زاڵ بوو ئەمیش ئەنا خەیڕ منه ئەم شوبهە بەسەریدا زاڵ بوو واتە ئەوەی تاوانی شوبهە جێبەجێکە ئەمە بە زۆری دوژمنانی دین بەند و شێوازە دێت ئیما بالشەهەوات و ئیما بالشوبهات بەڵام کاریگەری شوبهە زیاترە لە کاریگەری شەهوات بۆیە ئەو کەسێک کەوتە ناو شوبهەوە زۆر دەگمەن دەگەڕێتەوە بۆیە ئیبلیس تۆبەی نەکرد بەڵام ئادەم سەلامی خوای گەورە لەسەر بێت کە تێگەیشت فتەلەقا ئادەم من ڕەبی کەلیمات فتاب عەلەیه کە تێگەیشت گەڕایەوە ئەوجا با خەڵکانێک بەوە تێنەکەون بڵێ عیلمیان زۆر پێیە عیلمێک ئەگەر لە خوا نزیک نەکاتەوە سەرت بۆ خوا شۆڕ نەکات ملکەتشت نەکات بۆ خوا عیلمێک عیلمێکیش ئیبلیسیە زانایەک دەڵێ لو كان العلم دون التقى شرف لكان أشرف الخلق الله إبليس ئەگەر عیلم بەبێت تەقوا ڕێز باە بەڕێزترین خەڵقی خوا ئیبلیس دەبوو چونکە عیلمی زۆر پێ بوو بەڵام عیلمێک سەری بۆ خوا نزمەکە هیچ نییە کەواتارەوە کە پێغەمبەری خوا پەنای بەخوا گرتووە سەڵاو و سەلامی خوا لەسەر بێ اللهم إني أعوذ بك من علم لا ينفع وقلب لا يخشع ونفس لا تشبع ودعاء لا يسمع کەواتە ماوەسە دەکرێ بڵێین بابەتێکی تر کە لەم بابەتەدا خۆی دەبینێتەوە جەناب باس لێو فەرموو کە شەیطانی جینی و شەیطانی ئینسانیشمان هەیە شەیطان کە خۆی شەڕانگێزە و خراپەیە و إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير خوي أهل جهنم نهي بتنها برا دي خلق لقال خوي بري شو خلق لقال خوي دبري خلق دي خلق بيته هاوكار وهاو بيشي وكو إنساني شيطاني درسكا وكذلك جعلنا لكل نبي شياطين الإنس والجن بو همو بيغمبرك دجمنك مال شيطاني إنس وجن دانا كواتا شيطاني إنسانيش هيا بلكو مالكي كور دينار قصيكي زور جواني هذا فرمي رضا ورحمة الله لسر بدا فرمي الشيطان إنساني زور خطرت للشيطان الجني شيطان الإنس أشد عليه من شيطان الجن شيطان الجن كا بنا بخوا قرتنا يدكي
هەندێک زیکر و دوا و عیبادەت دەکەی لەوانەی دەسەڵاتی بەسەرتادا نەمێنێ بەڵام شەیتانەکەی تر دەڵێ دەستم دەگرێ بەرەو خراپە کە شەیتانە ئینسانیەکەیە. دەست خۆش ماوەسێ بە ڕێزخوای گەورە پاداشدا تەڵبەتە و بابەتە زۆر هەڵدەگرێن بەڵام ئێمە دەمانەوێت لە کاتێکی کووردا پەیامەکان بگێنین کەواتە ئیبلیس باوکی جنەکانە شەیتان سیفەتە بۆ هەر جنێک ئەگەر بێباوەڕ بێت و کافر بێت و جنەکان هەیانە بڕوادارن هەیانە بێباوەڕن بڕوادارەکانیان جنن جنیان پێدەگوترێت جنی مؤمن ئەوەی کە بێباوەڕیشە شەیتانی پێدەگوترێت شەیاطینیش جەمعی شەیتانەکەیە بە هەمویان دەگوترێت ئەوان کاری سەرچیان شەیاطینیەکان هەموو ئەو پەیامانەی کە وەختی خۆی لە ئیبلیس بابە گەورەیانەوە دەرچووە چی کردو چۆن سەرکەوتوو بەرامبەر ئادەم ئەمڕۆ هەمان شێواز بەکاردێن چۆن نێچێت لەو شتەی کە ئیبلیس سەرکەوتوو بوو بەرامبەر ئادەم بریتی و لە ناو گۆڕین کە خوای گەورە فەرمووە لا تەقرەبە هذیه الشەجەرە ئەم هات زۆری دەوردا هل أدلكم على شجرة الخلد وملك لا يبلى یعنی ویستی ناوەکەی بۆ گۆڕی کاتە سەرکەوتوو بوو یەکسەر پەیامیشی نات بۆ شوێنکەوتە بەڕێزەکانی تی بەڕاستی من سەرکەوتوو بووم لە گۆڕینی ناودا لەگەڵ ئادەمدا ئێوەش هەستن ناوام گۆڕن ئێستا شوێنکەوتانی شوێنکەوتە بەڕێزەکانی ئیبلیس هەڵدەستن عەرەق دەکەنە جن دەیکەنە کۆکاین سحر دەیکەنە ئەرێ نازانم شتی عجایب لادەنێن مغناطیسی پاڕاستایی فێڵی ناو گۆڕین دەستخۆش بێ کاتمە تەواو وەگەرنا زیاتر لە خزمەتم بابەتەدا دەبووین بە کورتی ئەزیزان جیاوازی شەیتان و ئیبلیس لەوە ئیبلیس باوکی جنەکانە شەیتان بە هەر جنێک دەگوترێت کە بێباوەڕ بێ تا لە ئەڵقەی داهاتوو بە خزمەتان دەگەینەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته.